سڵاوتان لێبێت. ئێستا ئێمە لە دەرمانخانەیەکین. نەخۆش نین، بەڵکو هاتوین نرخی دەرمانەکان ئەپرسین. دەرمان هەرێکێک لە کۆمپانیایەکەوە هێنی، هەرێکە بە جۆرەی ساڵێکی هێنی. نرخی دەرمان خراپ نییە بە شێوەیەکی گشتی. حەسەب کوالیتی دەرمانەکەی. من 4 ساڵە لەم حەبەیە بەکارێنم. ڕۆژ بە ڕۆژێتە لە عەرزی ئەم دوو مانگە 16,000 چوودە سەری ئەم حەبا. لە کاتێکە کە قەیرانی دارایی هەیە. داواکاریم ئەوەیە تۆزێ دایبەزێن و خەڵک پارەی نییە و ئیتر ئاوا قەیرانەکە ئیتر ئاوای لێ هاتووە ناڕەحەتەوە. لە کاتێکە کە موچە ئێستا بوون بە نیو موچە. ئێستا من کە لەسەر مێزەکان شتە فرۆشم لەوە کاتێک کە هێشت لێمە بکردن ئەڵێ وەڵڵاهی پارەمان پێ نەماوە لەبەرەی لە هەمومان لە سەیدەلیەکان و نە دکتۆرەکان داناوە. لە کاتێکە کە ئێستا لە ناو بازارە نرخی زۆربەی زۆر شتەکان دابەزین بە بوونی قەیرانی دارایەوە. بەڵام ئەپرسین ئایا نرخی دەرمانیش دابەزیوە؟ یان لە چاو پێشترا تۆزێک باشترە بەس نازانم وڵی نەت پێم گرانە. ئایا توانین لەم کاتی قەیرانەیە هاوکاری خەڵک بکرێ بە تایبەتی ئەوانی کە نەخۆشی درێژخانیان هەیە یاخود ئەو کەسانی کە نەخۆشن و پێویستیان بە دەرمانێک هەیە؟ ئێمە پێشەوەش هەر پێشەوەش ئەم ئەزمێ بێ ئێمە خۆمان وەکو سەیدەلەی خۆمان ئێمە نرخی دەرمانمان دابەزاندووە. کاکە باشیت؟ چۆنی بە ساغر ئەبینین دەرمانێ بەدەستەوەیە. بەڵێ نرخی دەرمان چۆن ئەبینی ئێستا؟ وەڵی تەقریبا سعرەکان بەرزە بە ئەمەرە وەڵا. من 4 ساڵە لەم حەبەیە بەکارێنم. ڕۆژ بە ڕۆژێتە لە عەرزی ئەم دوو مانگە 16,000 چوودە سەری ئەم حەبا. کالسیۆم بەکارتیرایەتە. من لە نەخۆشی درێژخایان مێ بەس مانگ بە مانگ عیلاجەکان گرانە بێ. نرخی دەرمان خراپ نییە بە شێوەیەکی گشتی. حەسەب کوالیتی دەرمانەکەی. من خۆم دەرمان سازم. بەڵێ. باش بۆچی ئەم خانە دانابەزن مەسەن لە کاتێکە پرسیار لە حکوومەت بکەیت. بەدەستەوە؟ بەڵێ جێی تەنفیزی. وەڵا سعرەکان ناڵم بەعام بەرزە و لەگەڵم قەیرانەشە کە زۆر شت لە بازارە فەرقی کردو و دابەزیوە نرخی دەرمانە خۆیەتی. ئەمانە بە چەندێک کڕیوە؟ 28,000. بەس ئەمە؟ مانگی پێشوو بکە 19,000 کڕیمە ئێستا بە 28,000 بیکەم. ئێستا ئەمە دەرمانی کە ئەو ژنە بە ڕێزدا بڵێ پرسیاری لێ کردو کالیسۆم آخر ئەنواع شەریکات هەیە. وانە لەوانەیە لە سەیدەلەیەک بە شەریکەیەکی باش وەری گرت پێ سعرێکی باشێ بێ بە ئەگەر هیندی بێ خۆتەزانانی ئەیدی عامیلە لەوێ هەرزانترە. من ئەمە هەفتەیە پێش سەکڕیمە بە 27,000 سەکڕیمە بە 20 هەر 7,000 ئەمە هەفتەیە پێشە یعنی ئێستا عەلەقەل ئەبێ هیچ نەبێ 5,000 3,000 شتێ فەرقی هەبێ بۆ نێم قەیرانەوە. وڵا گرانە. وڵا داواکاریمەوەی تۆزی هەرزانی کەن خۆ نەگرانە چ شتە. وڵی کاکە گیان تۆزێ باشتر بووە بەڵام پارێژ نییە هەر گرانە. وەڵا داواکاریم ئەوەیە تۆزێ دایبەزێن و خەڵک پارەی نییە و ئیتر ئاوا قەیرانەکە ئیتر ئاوای لێ هاتووە ناڕەحەتەوە. ئەو عیلاجانە یەک پارچەی حەبە 20,000 چۆن خوا قبوڵەکات بەشی دە ڕۆژ ناکات حەبە 20,000. پێشتر من بە 13,000 کڕیمە. ئیتر مانگ بە مانگ چوودە سەیبەت لەم 3-4 مانگە بۆتە 28,000. وڵی ئەم دوو پارچەیە ئەڵێ هینێک. دوو حەپی لە بای 10,000 کڕە وەڵا دوو ماڵ حەموم کڕی 30,000 لێستان تا بڵێ گرانە. وەڵا داواکاری من ئەوەیە ئەگە هەرزانی کەن. باش سارەکەی؟ شەحرەکەی باش. گرانیە؟ ئەخوا گرانی و هەرزانێژدار ئێمە پێوە بووین. هەرەوە بیکردین. ئەو دەرمانت کڕی بە 14,000 ئێستا. بەڵێ. نرخی ئێستا دەرمان چۆنە بینی مەسەن ئێستا کەمت کڕی بە 14,000 دینار. وەڵا ئەمە جاران بە 15,000 بوو ئێستا بۆ بە 14. زاد نافەرقی کردووە. وەڵاهی بەگشتی فەرق هەیە دابەزین هەیە. لە دەرمان دابەزین هەیە من چکە هەموو مانگە من ئەیکڕم مانگی پێشوو کڕیم دەرمانێکی کڕی بە 5 ئەم مانگە کڕیمە بە 2 نیو قیمەتی ینی کڕیمە. دەرمانانی کە بۆ نەخۆشی درێژخانەکان ئێوان فعل بۆ شەکرە و بۆ ساقت ئێمە هەمانە لە هەموو مانگی بەکارێنین مانگی پێشوو کڕیم بە پاکەتێم کڕی بە 5 ئەم مانگی کڕیم بە 2 ئەمە هی فەحسە بە 15 کڕمە ئێستا بە 14 کڕیمە. وڵی هەر گرانە. یان لە چاو پێشترا تۆزێک باشترە بەس نازانم وڵی نەت پێم گرانە. ڕاستیەکەی ئەوەیە چۆن
لە مەسخەرەکان زیاتر ئێمە دەرمانە هێنین و ینی هەر مەسخەرەکان سعرەکان دیارریەکەن ئەویش شەریکاتەکان بە پێی حساباتی خۆیان بزانن چەندێک زیادەکە کەمەکە ئەوان زیاد و کەمیەکەن ئەویش شێ لە پشتەوەی ئەوان خۆیان باشتر دەزانن. ئێوە مەسن کە باڵین دەرمانێکتان بووە بە سعرێک سعرێکی زیاتری خەنە سەریانەوە تا هەر بە نیسبێ بە نیسبەی خێنە سەری بە لە سەدا 25 عادەتەن بۆ 25 بۆ 30 هەنێک شتی تر هەیە ئەسڵان لە 5 لەسەر دەرمانانی کە بۆ نەخۆشی درێژخایانە مەسەڵ وەکو شەکرەوە کۆڕسۆڵ ئەوانە لە 5 تا 10 لەسەر نرخیان دابەزیوە نەشتا هەنێ جار زیادی ژەکە سعر سابت نییە بەدەست ئێمە نیە نرخەکان ئەگۆڕێت بەردەوام یەک مەزدەر نییە بۆ هاتنی دەرمان چۆن مەزدەرێکمان هەیە لەوانە ئەو بە دەتوانای حکوومەتە کە بتوانێت سعر سابت کات هەموو هەمایشان نەناوە بۆی کە سعر سابت کات و ئەو نرخ چەند هەوڵێک درراوە بەس هیچ سوودێکی نەبووە ئەین بەنسبەت دەرمانەوە کە هەرزان نابێ ئێمە پێمان ناخۆشە لەبەروی لە دەستی ئێمە نییە مەگەر دەرمانەکە هەرزان بێت تەڵعاان مشتری باشتریت وانە دەرمانەکە ئەو شەریکانی کە حکومت خۆی سەرپەرشتی ئەو شەریکانەیەکە کە دەرمانەکە بێن ناو کوردستانەوە ئەبێ بە حکومت بڵێن ئەو شەریکانە بۆ دەرمان هەرزان ناکەت چکۆ شەریکانە دەرمانێن بە مەتخەرەکانیش دەیەن بە سەیدلەکان ئەگەر هەر لە ئەساسەوە دەرمانەکە هەرزان بێ ئێمەش لێرە حەزەکەین بە هەرزانی بین بە خەڵک بەڕاستی خۆ من دایرێک دە و دەرمانە لە ئەوروپا نایێنم شەریکات دەمووی حکومەتە کاک خۆ کا بە ناوی سیعار و بە ناوی شخصێکۆ ئەڵە شەریکێکم بەس ئەگەر ئەو شخصە خۆ ئەمە هەما لە کوردستان ئاژین ئەگەر دەعمێکی بەقۆتی نەبێت لەلایەن حکومەتەوە ئەتوان منەتوانم شەریکەدانێم نەخێر 50 حسەم لێ دروسە بێت نایکەم کاسبی بۆ خەڵک ناکەم بەس ئەو مەجبوری ئەو مەجبورەی کات وڵی سەبەکە گەڕێتەوە بۆ مەزدەرە ڕئیسیەکان ینی ئەو کۆمپانیەکانی دەرمانە کریا حکومت لەو ڕێوە نرخی دەرمان دابەزێنێ حکومەتی کات ئەڵێن خۆی شەریکەکانی خۆیەتی وڵی ئەوە ئیتر دیارەکە نایکات ئێوە ئەتوان مەسن هاوکاری خەڵکن ئێمە پێشەوەش هەر پێشەوەش ئەم ئەزمێ بێ ئێمە خۆمان وەکو قسەیدلەی خۆمان ئێمە نرخی دەرمانمان دابەزاندووە لە چاو شوێنەکانی درا من توانم وەکو دەرمانخانەکەی خۆم باسی بکەم ینی ئێمە ئەو دەرمانانی کە درێژخایانە حەقی قانونی خۆمانی ناخینە سەر نەک حەقی قانونی ینی چەند بڵێن لە سای ئەوەی بخرە سەر بۆمان هەبێ ئەوەی بخێنە سەر کەمتر لەوە نیوەی ئەوە یەخینە سەر دروستێتوانێت نرخێکدانێ بۆ دەرمانەکان و هەمووی بەیەک نرخ بێت و نرخەکەش باش بێت بۆ ئێستاکە لە قەیرانێکی دانایە خۆی بەڕاستی ئەوە ئیشی زیاتر ئیشی سندیکای دەرمان سازانە ئیشی ئەو سندیکای هەبێ سندیکا بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی ئەو ئیشە بکە بەڵام ماوەیەک کردیان بەڵام ئیشەکە سەری نەگرت ئەم دیمەنی کە ئێستای بینین وێنەی با بڵین دیمەنی دەرمانخانەیەکە لە شاری سلێمانی کە خەڵک یەت بۆ کڕینی دەرمانەکان ئێستا ئێمەش لە هاوڵاتیانە پرسیین بزانین نرخی دەرمان چۆنە بینن والله هەر گرانە خۆ چکە هیچ تەسەوەر ناکەم لە دابەزینی دەرمان داواکاریمە کو هەموو هاوڵاتیەکەوێکە تۆزێک نرخی هەرزان بکرێ ئەەکانی سابت نین لە سەیدەرێکەوە سەیدەرێکی تێگۆڕێت وڵی خۆ معاملەی نییە دەرمان کە دکتۆر بۆی نووسیتەوە چی وەرەگریتوتەوە وڵات داواکاریم بۆ حکوومەت کە ئەوانەوە واقعان احتیاجیان بە دەرمانەیە بیرێ بکەنە لە نەخۆش کابرایسە مەعاشێ نییە کرێچیە مناڵدارە لەکوێ بێنێ پێویستیشی بێ مەیەکی خۆمەگامە نەخۆم ئەکەومە خەستەخان زەرورم پێ علاجانە نییە نایە نییە من وەری ناگەن من هەر بە ئازادێ کردمە علاج جادێ ئۆرزی کە جادەیەکە بە جادەی دکتۆرەکان ناسراوە بە جدی خەڵکی ڕۆژانە خەڵکێکی زۆرێ بۆ ئێرەکە نەخۆشن و ئەم کەسانەش بەردەوام گلەیەکەن ئێستا من کە لەسەر مێزەکان شتە فرۆشم لەوە کاتێک هێنش لێمە بکردن ئەڵێن وەڵڵاهی پارەمان پێ نەماوە لەبەرەی لە هەمومان لە سەیدەلیەکان و نای دکتۆرەکان داناوە بە جدی پێویستە حکوومەت پێویستە لایەنەکانی تر بێن سینسۆریەک چاودێریەک بۆ دەرمانەکان دابنێ سەرەتا و پاشان هەروەهایی بشتوانن کۆنتترۆلێک دانێن بۆ نرخەکان بتوانن بە ڕێژەیە کەمی بکەنەوە بۆی خەڵکێکی زۆر فەقیر سوودمەند بێ بە جدی ئەگەر من بێ لای مشت کڕێ مەعامەلەکە بەڵام ئایا ئەم کەسە ئەتوانێت لەگەڵ دکتۆرەکانە مەعامەلە بکە ئایا ئەتوانێت لەگەڵ دوکانی سەدەلەکانە مەعامەلە بکە لە ڕووی نایە مەجبورە قەرزیشی کردبێ بچێ قەرزکە بەس بۆی بچێ دکتۆرەکە و دەرمان بۆ مناڵەکەی بۆ خۆی بۆ دایکی بۆ خێزانەکەی بێ یا بە خوشێکی بێ پیا بکە بە جدی لەم کاتە پێویستە یەکێک بێت بەدەم ئەم خەڵکەوە لەم کاتی ئێستەیە بە جدی فریای ئەم خەڵکە بکەون بە خۆشمانەوە ئێمە بەرداوامین
بەڵام پاش ناوبڕێک ئەگەڕێنە بەلاتان دوور مەکەونەوە لەگەڵمان نابن. لە پاش ناوبڕەکەەوە جاری سڵاوتان لێبێت. موچەکەمان وەرگرت و یامان بە دەرمان بۆ نەخۆشیەکانمان. ئاخۆ نرخی ئەم دەرمانانی کە خەڵک وەرێگرە لە دەرمانخانەکان ئێستا کە لە قەیرانێکی دارایەژین نرخەکان گرانە و هاوڵاتیانیش داوایەوەکەن کەم نرخانە کەم کرێتەوە. چونکە ئەگەر کەم نەکرێتەوە ئەوە ئەو نی موچەی کە وەرێگری ئەی بە دەرمان. ئێمە بەردەوامین ئێوەش لەگەڵمان نابن. ئەوە کەێتە سەر حکومت دیارە ئەوێ حکومت ڕیزبەندی بۆ بکە. ئەگەر ڕیزبەندی بۆ بکە شتێکی تەبیعیە بە دەرمانی ژۆ کوشتەکانی کەیتە خوارەوە بەڵام حکومت مەبەستی نییە. حکومت مەبەستی ئێستا خاستخانەکانی هەمووی داخراوە خەڵک ناچارێتە سێدلەکان سەدەکان بێ پارەی گران بکە ناچارە. ینی مشکلەکە لە حکومەتەکەی خۆ مشکلە لە قەنزانجیەوەیە طبعا لە قەنزانجی وایە قەنزانجی کێیە دەرمانەکان معاملەکانی کێ؟ معاملەکانی ئەم دوو کۆمپانیایە. ئەو بە چەند کە دەستیایە؟ وڵی نازانم نەوەڵە. نرخی دەرمان چۆنە بینی ئێستا؟ وڵی باشە هەرزانە. دابەزیوە باشترە ڕۆڵە. وڵی بازشت هەرۆکو خۆی ماوە بەعزە شتیش هەستەکەی دابەزیوە. وڵی نرخی دەرمان ئێستش هەرۆکو جاران گرانە. هیچ فەرقێکی نەکردووە کە بڵێ هەرزانتر بووە. وڵی بە جۆرەی ئەوەی کە لە هەر سەدەلەیەک سعرێک هەیە لە هەر سەدەلێک نەوع دەرمانێک هەیە لە سەیدەلێکی تر دەست ناکەوێت ئەمە دیارە وەکو بازرگانیەکی بێسەرەوبەرەوەیە کە ئەکرێ لە هەتا دوورکەیتەوە لە ناوەڕاستی بازار لە ناوجەرگای بازار دوورکەیتەوە سعرەکان گرانترە بێت. ئەمجا جاری وە هەیە دوو سەیدەلێ بە تەنیشتی یەکەوە 4-5 دوکانی بینە لە نێوانیانەیە لەلایەک سعرێکە لەلایەک سعرێکی ترا. یعنی وا هەستەکرێت کە حکوومەت هیچ هەنگاوێکی نەناوە بۆ ئەوەی کە سعرەکان نرخەکان یادای بەزێنەیە ڕێکی خایە هەمووی یەک نرخ بێ لە بازارەکە بەو شێوەیە. نرخی دەرمان گرانە زەرعێکم کردە بە 150 زەرع دیکە دووبارە بە 150 نرخی دەرمان زۆر گرانە لەم قەیرانە نابێ. ئەتوانین بپرسین ئەم سعری دەرمانە بە چەنە؟ بەڵێ سعری لە چەنە؟ ئەم بای 11,000 ئەمە بای 3,500 ئەمە بای 6,000 بەڕێزە ئەمە 11 و ئەمە 14 ئەمە تقریبا 20,000 دینار دەرمان باشە. ئەم سعرانە بەدەست ئێوە نرخەکانی یانەوە تا بەدەست حکوومەتەکە بتوانێت نرخێکی باشدانێت لەم قەیرانە بەتایبەتی؟ ئەم سعرانە ئێمە لە مەتخر کەیهێنین نسبێکی خرێتە سەر ساوی ئەو مەتخەراکەین بە چەند دایانێ مەتخەرش بۆ مەتخەر ئەگۆڕێ تاسە سەرێکی سابتیان دانێنەوە بۆ هەموو سەدەلەکان تەواو نەبووانش بەس بەتەمان تەکمیلەیکەن هەر هەموو بۆ عملیاتێکی بەسیط 1.5 ملیۆن یەکەم ڕۆیشتووە بۆ عملیاتێکی سنگ 1.5 ملیۆن یەکەم ڕۆیشتووە. مڵی خوای نەخۆش نەکەین چی هەر شەو ڕۆژ دوعام کە بڵێ خوای نەخۆش نەکەم نەخۆشکەوی فەوتاوی. خەڵک مەسنگری لەوە کەڵە زۆری شتەکان دابەزیەوە ئەم دەرمان دانەبەزی ڕاستە مە خەتای ئێوە نیە مەسن ئێوە داوانێت نسبێکی کەمیشی بکەنە سەر مەتخەرێنی کێتە سەر مەتخەرە لە مەتخەرەکانەوە کە ئەوانش لە مەزدەری ترەوەی هێنن لە هەولێرەوە لە باغاوە لە کەرکووکەوە هەرێ لێوە دابەزە. حکوومەت دەتوانێت نرخانە ڕێخات ناخینە سەر بە پێ ئەو نسبەیە خێنە سەر بەعام. جیاوازی ساژماوەتەوە بەسەن ئەم دەرمانی تۆ ئێستا کە داوناوە بە 3,000 دینار لاانێت لە سەیدەلێکی بە 4,000 لاانێ لە شوێنیگە بە 250 لە شوێنگە بە 3.5 ئەوش جیاوازیە گەڕێتەوە بۆ مەتخەرەکان بە 1 سعر نییە مەتخەر بۆ مەتخەر فەرقەکات لە چکان بە دۆلار دەیانێن لە 10 سنتەوە 20 سنت 30 سنت هەیە لە $2.5 فەرقەکات. ئەو دەرمانانی کە بۆ نەخۆشی درێژخایەن ئەوانە چۆنە سعرەکان مەسەر شەکرەوەوان ئەوانە حد الإمكان ئێمە زۆر کەمیان خێنە سەر چونکە ئەوانە ڕۆژانە نەخۆش پێویستی پێێتی بڵین کەمتریش لای ئێمە سەرفە ئێمە دکتۆری باڵتنی علاوە نییە بەس ئەو بایهان خەڵک داوایەکات ڕۆژانەیکردنەوەانە حد الإمكان زۆر کەمی بخەیتە سەر چکە نەخۆش پێویستی پێوێ ڕۆژانە. دەرمان ناوەڵە گرانە دەرمانشت گرانە دکتۆر هێشتا ئەم زۆر گرانە
گرانە بەڵێ نرخەکان هەرزان کردی و لە توانای کڕینی خەڵکا پێ بکڕێ دەرمان هەرێکێک لە کۆمپانیایەکەوە هێنێ هەرێکە بە جۆری سعرێگەی هێنێ لەو ڕێگانەوە کەیت گرانە ئێستا ئێمە لە دەرمانخانەیەکین نەخۆش نین بەڵکو هاتوین نرخی دەرمانەکانە پرسین دەرمان هەرێکێک لە کۆمپانیایەکەوە هێنێ هەرێکە بە جۆری سعرێگەی هێنێ نرخی دەرمان خراپ نییە بە شێوەیەکی گشتی حسب کوالیتی دەرمانەکە من 4 ساڵە لەم حەبەیە بەکارێنم ڕۆژ بە ڕۆژێتە لە عەرزی ئەم دوو مانگە 16,000 چوودە سەری ئەم حەبا لە کاتێکە کە قەیرانی دارایی هەیە داواکاریم ئەوەیە تۆزێ دایبەزێن و خەڵک پارەی نییە و ئیتر ئاوا قەیرانەکە ئیتر ئاوای لێ هاتوێ ناڕەحەتەوە لە کاتێکە کە موچە ئێستا بوون بە نیو موچە ئێستا من کە لەسەر مێزەکان شتە فرۆشم لەوە کاتێک کە هێشت لێمە بکردن ئەڵێ وەڵڵاهی پارەمان پێ نەماوە لەبەرەوەی لە هەمومان لە سەدەیلەکان و دکتۆرەکان داناوە لە کاتێکە کە ئێستا لە ناوبازانە نرخی زۆربەی زۆر شتەکان دابەزین بەبوونی قەیرانی دارایەوە بەڵام ئەپرسین ئایا نرخی دەرمانیش دابەزیوە یان لە چاو پێشترا تۆزێک باشترە بەس نازانم وڵی نەت پێم گرانە ئایا توانین لەم کاتی قەیرانەیە هاوکاری خەڵک بکرێ بە تایبەتی ئەوانی کە نەخۆشی درێژخانیان هەیە یاخود ئەو کەسانی کە نەخۆشن و پێویستیان بە دەرمانێک هەیە ئێمە پێشەوەش هەر پێشەوەش ئەم ئەزمێ بێ ئێمە خۆمان وەکو قسەی دلەی خۆمان ئێمە نرخی دەرمانمان دابەزاندووە. بەڵێ لە کۆتاییە ئەم قەیرانانەوەی لێکردوین کە هەمومان نەخۆشکەین نەخۆشی بێتاقەتی نەخۆشی شەکرە زەخت جاران ئەیانود ڕەنگە هاوڵاتیانی بەڵین عێراق کوردستان هەرێمی کوردستان ماڵانە دوو دەفتەریان هەبێ دوو دەفتەر چی دوو دەفتەر بۆ شەکرە و بۆ زەخت بەڵام نرخی دەرمانەکانیش ئاوا نرخی دەرمانەکانی بۆ شوەیە کە هاوڵاتیان باسییان کرد چۆن نتوانین کە ئێمە بتوانین هاوکاری خەڵک بکەین لە کاتێکا کە خەڵک لەم زروفەیە ڕەنگە کەمێک بێتاقەت بێت و بێتاقەتەکەشی وای لێ بکات نەخۆش بێت نرخی دەرمانەکانیش بەو شێوەیە هیوادارین ئەو هاوڵاتانی کە داوای کەمکردنەوەی نرخی دەرمانیان کرد نامەیەک بێ بۆ بەرپرسان بۆ وەزارەتی تەندروستی بۆ لایەنی پەیوەندیدار کە بتوانن نرخێکی کەمتر دابنێن لەسەر دەرمانەکان بۆی هاوڵاتیان بتوانن لەم قەیرانەیە چارەسەری نەخۆشەکانیان بکەن هەمووتان لەشتان ساغ بێت تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم کاتێک شادێک تێبین و خواتان لەگەڵ سڵاوتان لێ بێت بیرم لە شتێک بە دوای ڕۆژێکی خۆشە ئاگەڕم لە سبەینەیە